بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕایگەیاند دەبێت خەڵکی کوردستان کەسانی ئەمین بنێرێت تا پەرلەمانی عێراق. لە میانەی کەرنەڤاڵی لیستی ١٤ کۆمەڵی ئیسلامی لە شاری ڕانیا مامۆستا عەلی باپیر ئاماژەشی بەوە کرد دەبێت کورد لە بەغداد یەکگرتوو بێت، بەڵام کاتێک یەکگرتووی دروست دەبێت کە دادگەری لە هەرێمی کوردستان بەرجەستە بێت. بە میوانداری بەڕێز زانا ڕۆستایی سەرۆکی لیستی کۆمەڵ و کاندیدی ژمارەیەک لە پارێزگای هەولێر باس لەوە دەکەین کە دەتوانێت نوێنەراتی ڕاستەقینەی خەڵکی کوردستان لە بەغداد بکات. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. لە کەرنەڤاڵە پرجۆش و خڕۆشەکەی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامیدا مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی وتارێکی پێشکەش کرد و تیایدا جەختی لەوە کردەوە پێویستە دەسەڵات لە ئیرادەی خەڵکەوە هەڵبقڵێ نەک کەسان و بنەماڵەیەک زەوتی بکەن بۆ خۆیان. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو خەڵکی مسلمان دەبێ لەو ڕاستیە دڵنیابین کە کۆمەلگا کاتێک کۆمەلگایەکی تەندروستە خاوەنی بوون و کیانی خۆی بێ، خاوەنی ئیرادە و ئیدارەی خۆی بێ و دەسەڵات بەدەست خەڵکەوە بێ، نەک بنەماڵەیەک یا حیزبێک یا گروپێک دەسەڵاتی لێ زەوتکە. کەواتە دەبێ بزاندرێ کە حوکمی ڕەشید ئەو حوکمە کە خەڵک هەمووی خاوەنی سەروەت و سامان بێ، خەڵک هەمووی خاوەنی دەسەڵات و بڕیاری سیاسی بێ، خەڵک خۆیان بەرپرسانی خۆیان هەڵبژێرن و دیاریکەن، ئەو حوکمە حوکمێکی ئیسلامیە. ئەوە ئیسلام بناغەکەی دامەزراند پێش ئەوەی کە لە ئەوروپا و ڕۆژئاوا هەر خەون بە دیموکراسیەتیشەوە ببینن. ئەمیری کۆمەڵی ئیسلامی جارێکی دیکە وەڵامی ئەو کەسانەی دایەوە کە دەیانەوێت بەناوی دینەوە خەڵک چاواشە بکەن و لە هەڵبژاردننی نوێنەرانی خۆیان ساردیان بکەنەوە. ئەوانە کە ڕەخنە دەگرنەوەی خەڵک بچێ بەرپرسانی خۆی هەڵبژێرێت، دەیانەوێت چۆن وڵات پڕ بووە لە ستەم و گەندەڵی هەر بەو شێوە بمێنێتەوە. ئەمجا گەر تۆ تەماشا بکەی سەلەفی ساڵحی ئێمە یەخەی حکمڕانەکانی خۆیان گرتووە لە کاتێکدا لە شەریعەت لایەنداوە، لە کاتێکدا کە بێعەدالەتیان کردووە یەخەیان گرتوون، پێشینی چاچی ئێمە خۆیان نەکردوتە کەڕەی شەربەت لە بەرامبەر ستەمی حکمڕاناندا لە کاتێکدا کە خەڵکی شەڵی بژاردوون. هەر بۆیە ئەوانەی کە بە ناوی شوێنکەوتنی سەلەفی ساڵح و بە ناوی موسڵمانەتی و دینداری تانە دەدەن لە مەسەلەی هەڵبژاردن لەلایەنە ئیسلامیەکان کە دەیانەوێ جێ پێ لێشکەن بە حوکمی گەندەڵکاران و حوکمێکی ڕەشید و دادگەرانە بێتە ئاراوە، ئەوانە بزانن یان نەزانن دەیانەوێت ئەم واقعە پڕستەمە پارێزگاری لێ بکەن بیهێڵنەوە و دەیانەوێت پاکسازی و چاکسازی لە وڵاتەدا نەکرێت. مامۆستا عەلی باپیر داوای لە خەڵکی دەڤەری ڕاپەڕین و هاوڵاتیانی دیکەی هەرێمیش کرد کە بەشداری کاران لە هەڵبژارنەکاندا بکەن و کەسانێک بکەنە نوێنەری خۆیان کە لە دەستپاکی و ڕاستگۆییان دڵنیابن. ئەو دەنگدانە زۆر بە گەرم و گوڕی بچن بۆ دەنگدان خەڵک، با هیچ شتێک سارتان نەکاتەوە، با هیچ کەس سارتان نەکاتەوە. دەنگدان شایەدیدانە، ئەوەی نەچێ بۆ شایەدیدانە گوناهبار دەبێ، بەڵام دەبێ ئاگادار بێ شایەدیەکی بە حەق بدا. کەسانێک کاتە نوێنەری خۆی کە لێیان ئەمین بێ خیانەتی پێ ناکەن و لێیان ئەمین بێ خیانەت بە خەڵک و وڵات ناکەن، بۆ لەبەر ئەوە کە خوا لەسەر خۆیانەوە دەبینن سوبحانە وتەعالا. کورد دەبێ هەوڵدار لە بەغدا و لە غەیری بەغدا و لە هەموو شوێنەکان یەک سەنگەر بین، یەک دەنگ و یەک ڕەنگ بین، بەڵام کاتێک یەک دەنگی و یەک ڕەنجی و یەک سەنجیمان بۆ دەستە بەردەبێ کە لێرە دادگەری بچەسپێنین، لێر ئەگەر پێکەوە دادگەر بووین نیعمەتەکانی ئەم وڵاتە هی هەموو لایەک بوو، بڕیاری سیاسی هی خەڵک و جەماوەر بوو، کەس خۆی لەوی دیکە بە زیاد نەزانی. ئەگەر لێرە دادگەریمان چەسپان لە بەغدا و لە غەیری بەغداش احترام و ڕێزی خۆمان دەسەپێنین بەسەر هەر تەڵەفێکدا کە لەگەڵیدا دەبین. بەڵام ئەگەر لێرە ناڕێک بووین ناڕێکەکەی ئێمان لەوێش ڕەنگ دەداتەوە و لەوێش بێسەرۆبەرەیمان پێوە دیار دەبێت. هەروەها ئەمیری کۆمەڵی ئیسلامی جەختی لەوە کردەوە کە کۆمەڵکار بۆ چەسپاندنی دادوەری و کۆتایی هێنان بە قۆڕەخکاری سیاسی و ئابووری دەکات. کۆمەڵی ئیسلامی پاش ڕازیکردنی خوا سوبحانە وتەعالا ئامانجی ئەوەی دادگەری بچەسپێ، دادگەری لە مەسلحەتی هەموو لایەکە، ظڵم و ستەم لە زەرەری هەموو لایەکە. وەڵڵا پێش مەزلوم زاڵمەکە زەرەر دەکات لە زوڵمەکەی. ئێمە پێمان خۆشە ئەم وڵاتەی ئێمە
لاپەڕەیەکی سپی هەڵداتەوە کۆتایی بێنێ بەو زوڵم و گەندەڵی و قۆرەخکاریەی کە سەری بەم ڕۆگەیاندین. لە کۆتاییشدا مامۆستا عەلی باپیر ڕاگەیاند کەسانێک لە پشت پەردەی ڕەشەوە سەیری ئیسلامیەکان دەکەن و دەڵێن ئەگەر دەسەڵات بگرنە دەست ئازادی زەوت دەکەن. ئەمیری کۆمەڵ لە وەڵامی ئەوانەدا وتی ئیسلامیەکان کێشیان لەگەڵ دیکتاتۆریەتدا هەیە و لە هەر شوێنێک دیموکراسی هەبوو بێت ئەوان براوە بوون. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک زانا زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا بەر لەوەی کە قسە لە سەرنوێراتی ڕاستەقینە بکەین قسە لەوە بکەین کە بانگەشەی هەڵبژاردننی لیستی کۆمەڵی ئیسلامی لە سنووری پارێزگای هەولێر چۆن بەڕێوە دەچێت خروقات بەرامبەر بە لیستەکە و بەرامبەر کاندیدەکانی کراوە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان سلااو ڕێز بۆ جەنابەت کاک حەچیم و بۆ بینەرانی ئازیزی کەناڵی پەیام. بانگەشەی هەڵبژاردننی لیستی سەتوسار لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە گەرموگوڕێشی باشەوە بەڕێوە دەچێت و سەردان و هامشۆ و هەڵواسینی پۆستەرات و ڕیکلامەکانی کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکان بەردەوامە پرۆسێشی بەردەوام ئێستامان لە کۆتایی ڕیکلامەکەداین لە کۆتایی ڕۆژی ئەخیرداین ڕۆژ بە ڕۆژیش گەرمگورتر دەبێ. من پێشێ بێمە بەرنامەکە لەگەر تیمێک بەشداریم کرد لە بڵاوکردنەوەی هەندێک لە فلێکسەکان و ڕیکلامەکان لە شەقامەکان لە زۆر شوێن تێبینیم کرد کە بەداخەوە بڵاوکراوەکانی زۆربەی لایەنەکان جگەل لە ولایانی پارتی دموکراتی کوردستان پەلاماری دراوە و تێک دراوە. تەنانەت ویسمان لە هەندێک شوێن فلێکسەکانمان دابنێن کە سەیرمان کرد لەو شوێنە جگەل لە فلێکسەکانی کاندیدەکانی پارتی ئەوانی تر هەمویان کەوتونەتە بەرهێڕش. زانیمان کە ئەم شوێنە بەکەلک نایە دیارە ئەم شوێنە بە ئامانج ژراوە لایەن هەندێک خەڵکەوە. ئەم شێوازانە ساردمان ناکاتەوە و پێمان وایە ئەمە خۆی لە خۆیدا ڕیکلامێکە بۆ ئەو لیستی سەتوچار کاتێککە پەلاماری بڵاوکراوەکانمان دەدرێت. دیارە ئێمە مەترسێکی ڕاستەقینەمان دروست کردووە لەسەر گەندەڵکاران لەسەر ئەوانەی کە دانوێت ئەم واقعەوە خۆی بەردەوام بێ و ئەمە بەڕێمە پێوەرێکی باشە بۆ بەرەو پێشچوونی شوکارەکانمان. لەلایەشی کەش ئێمە بڕیارمان داوە ئەو فلێکسانەمان کە دەست درێژی دەکرێتە سەر بۆیانی ڕەشی لێ ئەدرێ هەردوو چاوی کۆدرێ وەکو خۆی بهێڵینەوە لەسەر شەقامەکان تاکو خەڵکی کوردستان بە چاوی خۆی ببینێ ئەو ڕقەچیە بەرامبەر بە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی بەرامبەر بە بڵاوکراوەکانی کۆمەڵی ئیسلامی لەکوێوە سەری گرتووە. ئەمە بەجێ دێڕن لە شوێنی خۆیان بۆی خەڵک خۆی بڕیار بدەڵێ. بە بۆچوونیەوە نەتیجەی ئەوەی کە ئێستا بۆ نمونە پێشرکاری بەرامبەر بە کاندیدەکان و بانگەشی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی دەکرێت لەسەر شەقامەکان و لە ئاستی میدیاییدا مەسەلەن هەندێک حیزبی دەسەڵاتدار بانگەشەی چاوەشەکاری بەرامبەر کۆمەڵی ئیسلامی دەکەن. ئەوە نەتیجەی ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی لە 4 ساڵی ڕابردوو تەسلیمی دەسەڵاتداران نەبووە. کۆمەڵی ئیسلامی تاکە هێزە لە هەرێمی کوردستان کە بە لێکدانەوەی چاودێرانیش بەرەو پێشچوونێکی زۆری بەخۆوە دیوە و ئاستی جەماوەری لە هەڵکشاندایە و چاوەڕوان دەکرێت کە ئەو هێزە بێت ئەو تاکە هێزە بێت کە ژمارە کورسیەکانی بە بەرچاوی زیاد بکە و تایبەتی لە پارێزگای هەولێر چاوەڕوانی ئەوە لە لیستی سەتوساری کۆمەڵی ئیسلامی دەکا کە مفاجعەیەکی باش دروست بکە و دڵی هەواداران و دەنگدەرانی خۆش بکە. ئەوە وای لە هەندێک لایەن کردووە کە مەترسیە کورسەکانیان دروستوە تاکە بانگەشەی ئەوان بریتی بێت لە پەلاماردانی ڕەمزەکانی کۆمەڵی ئیسلامی فلێکسەکانی ڕیکلامەکانی سیاسەتی کۆمەڵی ئیسلامی چونکە دەزانن کاریگەری باشی دروستکە لای خەڵک و بەردەوام کۆمەڵی ئیسلامی و نوێنەرەکانی لە حکوومەت و لە پەرلەمان لە بەرەی خەڵک و جەماوەردا بوونە هەرگیز ڕازی نەبوونە بە واقع سەپێنراوەی کە بەناحەق هاوڵاتیان هەرێمی کوردستان تێدا چەوساندراوەتەوە و ئێستا ڕیکلامەکانی کۆمەڵی ئیسلامی تەرکیز لەسەر ئەوە دەکەن کە پێویستە ئەو نوێنەرانەی دەچنە بەغداد خاوەن قەزیە بن خۆیان بە خاوەن قەزیەکە بزانن
نەک بچن لەوێ قەزیەکان لەبیر بچێ و خەریکی خۆیان بن و خەریکی بەشژۆندی تایبەتەکانی خۆیان بن. نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا ئەویان سەلماندووە کەوان هەڵگری قەزیەکن بۆ قەزیەک ئەژین و دیفاعی لێکن بۆیە وەکو مرۆڤی ڕیسالی هاتوونە بەرچاو وەکو کەسانێک کە پەیامێکیان پێ لە ژیان کە بەرنامەیەکیان هەیە کە هەدەفێکیان هەیە بۆی هەوڵەدەن کە بریتە لە بەرگریکردن لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان لە چوارچێوەی دەستوری عێراقدا. ئەمانە وای کردووە کە خەڵکی هەولێر پارێزگا هەولێر تا ئەندازێکی زۆر متمانێ بە کۆمەڵی ئیسلامی زیاد بێ و من بەش بە حاڵی خۆم وەکو پێوەرێک لەلایە من ژمارەیەک بنەماڵم دیوە کە پێشتر دەنگدەری لایەنی تر بوونە بەڵام لەم هەڵبژاردنە دەنگەدەن بە لیستی 100 سال لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە خۆی لە خۆیدا پێوەرێکی باشە بۆ گەشە سندنی کۆمەڵی ئیسلامی. لەسەر چ بنەمایەک مەسەلەن ئەمە دەنگ دەدەن پێوەرەکە چییە و پێوەرێک کە بەڕێزت باسی لێو دەکەیت؟ پێوەر بۆی بزانین ئایا دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی گەشیان کردووە یان گەشیان نەکردووە. ئەگەر هە دەنگدەرانی 4 سال پێش ئێستا دەنگمان پێ بدەنەوە ئەوە دیارە هەرۆک خۆی ماوەتەوە گەشەی نەکردووە. بەڵام کاتێ ئێمە کۆمەڵێک گروپی دەنگدەر دەدۆزینەوە ئەم گروپە دەنگدەرە لە هەڵبژارنی ڕابردوو دەنجی بە کۆمەڵی ئیسلامی نەداوە بەڵام ئەم جارە دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەدا. ئەمە پێوەرە بۆ بەرەوپێشچوونێکی باش. لەبەرچی ئەم گروپانە بڕیاریان داوە دەنگ بە لیستی کۆمەڵی ئیسلامی بدەن. هۆکارێکی لە هۆکارەکەم بریتە لەوەی کە نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی خزمەتی ئەو دەنگدەرانیان کردووە. بۆ من لە ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەوەندەی لە دەسەڵاتم هەبێ کار ئاسانیم کردووە بۆ ژمارەیەک لەو هاوڵاتیانێک کە ڕێیان کەوتۆتە بەغدا لە فەرمانگەکانی بەغدا لە دایرەکانی بەغدا بێ ئەوەی پرسیاری لێ بکەم سەر بە چلانێکی سیاسیە دەنگدەری شەیە لە ئەنجامی یارمەتیدانم ئیشکردم لە بۆی ئەو خۆی لە خۆیدا بێ ئەوەی من پێی بڵێم بڕیاری داوە کە دەنگدات بە ئێمە بە کۆمەڵی ئیسلامی. ئەما کەواتە کردەوەکانی نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی کارگەریان هەبوو لەلایەشیش سیاسەتی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا کە بەجواب بووە لەسەر خەڵک کە هیچ کێشێکی تایبەت بە خۆی نەبووە لەگەر لایەنە دەسەڵاتدارەکان هیچ کێشەیەکی شەخصی نەبووە. کێشەی کۆمەڵی ئیسلامی لەگەر لایەن دەسەڵاتدارەکان هێرێمی کوردستان لە ڕابردوودا بریتی بۆ لە کێشەی خەڵک، بریتی بۆ لە کێشەی دادپەروەری، بریتی بۆ لە کێشەی کارابوونی پەرلەمان و بەشداریکردنێکی ڕاستەقینە لە دەستەڵات و شەفافیەت لە داهاتەکان و ئەمە کێشەی گشتی بوونە کۆمەڵی ئیسلامی خۆی لێ کردو بەخاوەن بۆیە وای لێ هاتووە خۆشەویستێکی باشی ئێستا لە دڵی جەماوەر پێیا کردووە. تا چەندێوە سوپاس و پێزانینتان هەیە بۆ ئەو خەڵکی کە بانگەشە بۆ لیستی کۆمەڵ دەکەن لە هەرێمی کوردستان و لە سنووری ناوچەی مادەی 140 و تیمەکان بەبێ بەرامبەر کار دەکەن لە کاتێکە ڕەنگە تیمی خەڵکانی تر هەبێ لیستی تر هەبێ بە پارە مەسەلەن کار بکەن. تا چەند سوپاس و پێزانیتان بۆیەوە ئەمەش دەرەنجامی چێ کە خەڵک خۆبەخشانە کار بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی دەکات. ئەندام و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی پەروەردەیەکی نیشتیمانی و ئیسلامی زۆر باشکراون کەمتر هەوایە لەسەر بەرژەوەندی تایبەتی و لەسەر پارە و کرێکاری ڕاهێنرابن زیاتر لەسەر ئەو ڕاهێنراون کە کاری خۆبەخشانە بکەن و چاوەڕێی پاداش لەخوا بکەن و ئەوان قەناعەتیان بە بەرنامەکانی کۆمەڵی ئیسلامیە، قەناعەتیان بە دڵسۆزی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و نوێنەرەکانی و کاندیدەکانی هەیە. ئەو قەناعەتە وای لێکردوونەکە شەو ڕۆژ پێکەوە گرێ بدەن. بۆیە من لێرەوە وەکو سەرۆشی لیست لە کۆمەڵی ئیسلامی لە پارێزگا هەولێر سڵاو ڕێزم دەنێرم بۆ کاندیدی ئەمە لە لیستی نیشتیمان لە هەردوو پارێزگای کەرکووک و نینەوە و هەموو ئەو کادیر و ئەندام و لایەنگر و دڵسۆزانەی کە هاوکارن لە گەیاندنی پەیامەکانی کۆمەڵی ئیسلامی بەجەماوەر و شەو ڕۆژ پێکەوە دەنێن بۆ ئەوەی لیستی خۆیان لیستی 100 یا لیستی نیشتیمان لەو شوێنانە سەر بخەن. بەڵ زۆر باشەگەر بێنە سەرەوەی کە ئێمە لە بەردەم هەڵبژاردن داین و 12/5 چۆن هاوڵاتیان دەتوانن نوێنەرایەتێکی ڕاستەقینە بنێرن بۆ بەغداد و خەڵکی ئەمین و خەڵکی ڕازگۆ بنێرن بۆ بەغداد. بەر لەوەی وەڵامی پرسیارەکەی جەناب بدەمەوە کە حەشیم ڕێگام پێ بدا کۆمنتێک بکەم لەسەر ڕووداوێک کە ئەمڕۆ سەلیم زبوری سەرۆشی ئەنجومەی نوێنەرانی عێراق لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا
لە هۆڵی ئەنجومەن نوێنەران بەشی ڕاگەاندن داوای کردووە سەرکردەی گەورەی ئەنفالچی سوڵتان هاشم کە وەزیری بەرگری بوو ئەو کات لە کاتێکە هەڵمەتەکانی ئەنفال دژی کورد دەکرا تەنانەت کچەکەی خۆی ناو لێنا ئەنفال لە نێو خۆیان بانج دەکەن بە ئەبوو ئەنفال ئەمڕۆ داوای کرد لێبوردنێکی تایبەتی بۆ دەربکرێ و ئازاد بکرێ من لێرەوەکو کاندیدێک بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەکو ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش داوا لە بەڕێز سەرۆکی کۆماری عێراق دەکەم کە ڕێگری بکات لەم هەوڵا چونکە بەڕاستی ئەمە بێڕێزێکی زۆر زۆرە بە هەست و نستی میلەتێک کە لە سەردەستی یەکێک لەو تاوانبارانە قڕ کراوە و ئەنفال کراوە بێسەر و شوێن کراوە ئەمڕۆ دەبێت بە سزای خۆی بگات و لە زیندان بڕزێتەوە نەک ئازاد بێت معزز مکڕم بێتە دەر هەرچەندە باری تەندروستی خراپ بێ هەرچەندە چی بەسەرهات بێ خۆکە سوکاری ئەنفالیش ئێستا کە لە بارەشی تەندروستی خراپ دەژین لە بارەشی دەرونی خراپ دەژین ئەدی بۆ هیچ شتێک بۆ کە سوکاری ئەنفال ناکرێ بۆ من لێرەوە ڕای دەگەێنم کە وەکو سەرۆکی لیستی کۆمەڵە پارێزگای هەولێر داوا دەکەم لە سەرۆکی کۆماری عێراق ڕێگا بگرێت لەو هەوڵەی دکتۆر سەلیب زبوری بۆ ئازادکردنی سوڵتان هاشم وەزیری بەرگری پێشووی ڕژێمی ڕابردوو بەڵێ سەر کۆمارە و دەسەڵاتی هەیە بە پێی یاسا بۆ نمونە ئەمە بکات نێڵە دەم لێبوردنە دەرچێ بۆ یەکێک لە بکەران و تاوانبارانی ئەنفال بەڵێ یەکێ لە دەستاڵاتە دەستوریەکانی سەرۆکی کۆمار دەرکردنی لێبوردنی تایبەتە ئەویش دوای ئەوەی کە ڕێکاری یاسایەکانی خۆی گرت لە ڕێی وەزارەتی داد و ئەنجومەنی وەزیرانەوە ئەگەر ئەو ئیمزای لێبوردنی تایبەتی نەکات ئەم تاوانبارانە بەبەر لێبوردنی تایبەت ناکەون سوڵتان هاشم بە پێی بڕیاری دادگای باڵای جینایی عێراقی تاوانبار کراوە بەوەی کە دەستی هەبووە لە تاوانی ئەنفال و زیندانی هەتاهتایی بۆ بڕاوەتەوە ئازادکردنی سوڵتان هاشم بۆ بەدەستێنانی چەند دەنگێک لە پارێزگای مووسڵ لەلایەن لیستەکەی دکتۆر سەلیم زبوریەوە بەڕاستی ڕفتارێکی زۆر زۆر نامرۆڤانەیە و ئێمە وەکو هەموو لایەنە کوردەکانیش دەبێت لەست ئەم بابەتە بێنە جواب و بە تایبەتی بەڕێز سەرۆکی کۆمار کە ئێستا لە مەنسەبێکدایە ئەم ئەرکەڕ و لە ئەویش دەکات بەڵێ زۆر باشە قسە لەسەرەوە بکەین هاوڵاتیان لە 12/5 چۆن دەتوانن نوێنەرایەتێکی ڕاستەقینە و خەڵکانی ئەمین و ڕازگۆ هەڵبژێرن بینێرن بۆ پەرلەمان جا بۆ ئەوەی کە بزانین نوێنەری ڕاستەقینە یان نوێنەرایەتی ڕاستەقینە چیە تاوان یەکێک لە ئەرکەکانی پەرلەمانتار ئەرچی نوێنەرایەتیکردنە بێجگە لە ئەرچی بەشداریکردن لە دانانی یاساکان لە چاودێریکردنی حکوومەت لە بەداداچوونی کاروباری هاوڵاتیان لە بەشداریکردن لە دانانی بودجە یەکێک لە دەسەڵاتەکانی یان لە نیشانەکانی ئەندام پەرلەمان بریتیە لە نوێنەرایەتی بۆیە بە عەرەبی پێدەرێن نائب واتە نوێنەری 100,000 کەس لە دانیشتوان و دوایە کە سوێندی یاسایی خوارد ئەبێتە نوێنەری هەموو گەلی عێراق نەک تەنها پارێزگاکەی خۆشی ئەمە ئەرکەشی زۆر زۆر قورساگە بیری لێ بکەیەوە تۆ نوێنەری خۆتنی و نوێنەری بنەماڵەکەی خۆتنی و نوێنەری حیزبەکەی خۆتنی بەتەنها نوێنەری هەر دەنگدەرەکانی خۆشتنی بەڵکو نوێنەری هەموو میلەتی کەواتە ئەمە بەرپرسیارەتێکی زۆر زۆر گەورە دەخات سەر پێویستە ئەم نوێنەرایەتیە بۆی وەکو خۆی جێبەجێ بکرێ پێویستی بە چەند خاڵێکە یەکەم وەکو پێغەمبەر فەرمی عەلەیهی سڵات وەسەلام خوای گەورە خۆشە ئەگەر کەسێکتان کارێکی بکە کارەکە بە ئەو پەڕی باشی ئەنجام بدا بە ئیحسان و بە ئیتقان ئەنجام بدا حەقی خۆی بداتە پۆستەکەی خۆی با بە ڕزقەکەی خۆی حەڵال بکە خۆ بڕەپارێکی باش بەرامبەر ئەو پۆستەوە ئەگرێ شتێکی وا بکە کە ڕزقەکەی خۆی حەڵال کات چۆن کارێک بۆ ماڵی بابی خۆی دەکات بۆ مزگەوت دەیکات بۆ شخصی خۆی دەکات بەم شێوەیە کارەکە ئەنجام دەچکەوە نوێنەرایەتیە خەڵک تۆیان ناردووە و کارێکیان پێسپاردووی ئەوە یەک خاڵێکی تر بۆی نوێنەرێکی ڕاستەقینە بێ بەڕاستی ئەو نوێنەر دەبێ بە ئاگا بێ دەبێ ئاگای لە کاروبارەکانی پەرلەمان بێ دەبێ زۆر دوانەکەوێت لە کۆبوونەوەکان کاتێک کە پەرلەمان لە ژوورە کۆبۆتەوە ئەو نەچێت لە کافتێریا خۆی بغافلێنێ بەڵکو چاوکراوە بێ هەستی کراوە بێ بزانیت چ ڕوو ئەدات چی ئەگوزارێت بەشدارێکی کارا بکات خاڵێکی سێم بۆ ئەوەی کە نوێنەرایەتیشی ڕاستەقینە بێت حەقی خۆ بداتە پۆستی نوێنەرایەتی پێویستە ئەکتیڤ بێ کارا بێ لە کاروباری لیژنەکان و بچێت لە لیژنێکی هەستیار بەشداری بکە لەو لیژنەیەش ڕۆڵێکی کاریگەر ببێنێت لە کاروباری لیژنەکەی لە کاروباری پەیوەندیدار بە ئەرکە پەرلەمانیەکانی خۆی ئەمانەن مواسەفاتی پەرلەمانتاری باش و بە تایبەتیشمە لێ تەرکیز دەکەمەوە سەر دوو خاڵی تر پێویستە عەرەبی زانێکی باش بێ لە قسەکردن ڕاستە زمانی کوردی زمانی فەرمێ لە عێراق
و ئێمە دەتوانین متەرجمێک دابنێن و من بە کوردی قسە بکەم و متەرجمێک قسەکانم بۆ بکاتە عەرەبی بەڵام دڵنیا بن تەرجمە واتەکانی من ڕەنگە تێک بدەم مەبەستەکانی من نەگەێنێ بۆیە زۆرم پێسەیرەکە هەندێک کەس خۆیان کاندید بکەن بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراقیان حیزبەکانیان کاندیدیان بکەن کە نەتوانن لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن لەسەر کورسی پەرلەمان بە زمانێکی عەرەبی پارە و پەیامەکەی خۆی بگەێنێ ئەمە ناتوانین نوێنەرایەتێکی ڕاستەقینە بکەم زۆر باشە بەس کاک زانە ئاخر خاڵکە دەمێ باسی بکەم لە نوێنەراتی ڕاستەقینە بۆ پەرلەمان پێویستە ڕۆشنبیریەکی یاسایی هەبێ و باگراوندێکی سیاسی هەبێت چونکە ئەگەر پەرلەمان پۆستێکی سیاسیە ئەگەر کابرا کەس لە کاری سیاسی ئیشی نەکردبێ لە کاری حیزبەتی ئیشی نەکردبێ بەشداری نەکردبێ لە چالاکیە سیاسەکان ناتوانێت پەرلەمانتارێکی سەرکەوتوو بێ چونکە یەک لە سیماکانی پەرلەمان ئەوەیە سیاستکردنە لەناو ئەنجومەی نوێنەران. زۆر باشە باس لە سیفەتە ڕاستەقینەکانی کاندید کرد بەڵام ئێستا بۆ نمونە ئێمە لە بەردەم هەڵبژاردنین بەلای بەڕێستان و نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستان لە بەغداد کێ یاخود کێ دەتوانێت بێتە نوێنەری ڕاستەقینە چی بکا بۆ نمونە لە بەغداد بۆ خەڵکی کوردستان تا پێی بوترێ نوێنەری ڕاستەقینە زارێ ئەو خەڵکی کوردستان پێویستە نوێنەرایەتەکان لەسەر ئاستی لایەنە سیاسەکان پۆڵێر بکات لە ڕاستیدا ئەو لایەنە سیاسیانەی لە ڕابردوودا نوێنەرایەتی کوردیان کردووە لە بەغدا و لە نوێنەرایەتەکە سەرکەوتوو نەبوون بە تایبەتی لە ناو دەسەڵاتی جێبەجێکردن لە پۆستە ئیتیحادیەکان سەرکەوتوو نەبوون بەڕاستی خەڵکی کوردستان دەبێت زۆر وشیار بێت جارێکی تر ئەوانە نەکاتەوە نوێنەری خۆیان لەبەرەوەی ئەگەر ئەنجامێکی جیاوازی دەوێ دەبێت نوێنەری جیاواز دابنێ نوێنەرە جیاوازیەکانش لەسەر ئاستی شەخص نا ڕەنگە هەمان لیست ئەو شخصە کۆنەکانی لابردون کۆمەڵە شخصی نوێ هێناون نە باس لە بەرنامجە باس لە عەقلیەتە باس لە مەنهەجی ئەو لیستەیە ئەو لیست و ئەو حیزبانەی کە لە ڕابردوودا نوێنەراتی کوردیان قۆڕخ کرد بوو لە بەغدا و زۆرینەی کورسەکانی پەرلەمان لە فراکسیۆن کوردستانەکان لە لای ئەوان بوو و زۆرینەی پۆستەکانی دەوڵەتی ئیتیحادی لە لای ئەوان بوو نوێنەرایەتێکی ڕاستەقینەیان نەکرد ئەبێ خەڵکی کوردستان هۆشیار بێت لەسەر ئەساسی خزمایەتی و لەسەر ئەساسی ئەوەی کە ئاستێکی بەرزی ئەو ئەندامەی لەو لیستەیدایە دەنجی پێ نەدا چونکە ئەو ئەندامە بەرسە ئەگەر هاتو پرۆفیسۆرش بێ ئەگەر هاتو فەیلسوفیش بێ بەداخەوە ئەو بە تایبەتی دوو لیستی کوردستانی کە لە ڕابردوودا زۆرینەی کورسەکانی بەدەست بوو ناهێڵن ئەو کەسە ئازادانە کارەکانی خۆی بکە و کۆنتترۆلی لە شوێنێکی ترە بۆیە خۆشی عیبدا دەکا و دەنگدەرەکەش دەنگەکەی بەزای دەچێ بۆیە من لێرە داوا لە دەنگدەرانی هەرێمی کوردستان دەکەم پێش ئەوەی دەنگ بدەن بە زانا ڕۆستایی با دەنگ بدەن بە کۆمەڵی ئیسلامی ڕایەن لە سیاسەتی کۆمەڵی ئیسلامی بی ئەوزا دەنگ بدەن بە زانا ڕۆستایی بەڵام ئەگەر هەروە لایەنە سیاسەکانی دیکەش بە هەمان شێوە ئەگەر تۆ سیاسەتی ئەم لایەنەت بەدڵ نەبووە و پێت وایە لە خلالی 14 ساڵی ڕابردوو کە لە نوێنەرایەتیان لە بەغدا دەستکەوتەکانیان باش نەبووە و نەیانتوانی ئیدارەی سیراع بکەن لەگەر بەغدا و مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانیان پێ نەهاتە دی ئیتر بۆ جارێکی تر ئەو لایەنە سیاسە ئەمانەتی نوێنەرایەتی پێدەدەی و من تێناگەم چۆن دەبێ مسلمان 2000 مارەنگەستە بێ لە یەک کونا لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين نابێ یەک جار هەڵەت کرد خوالت دەبورێ 2000 هەڵەت کرد یعنی تۆ بە خۆت تاوان باید خۆ دەبێت تحملی مەسئولیت بکەی ناتوانانی گلەی لە کەس بکەی بەڵای سوپاس دەکەین کاکزانە ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕینەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینەوە لای تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کۆمپانیای ئەتڵەس لاسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لە 1 تا 11 5 2018 گەورەترین بازار لە فیستیڤاڵی بەهار ڕێک دەخا بە نرخێکی هەرزانتر لە بازار خزمەت باوڵاتیان دەکا لە فیستیڤاڵی بەهار پێداویستەکانی ڕۆژانت بەبڕی 25,000 50,000 100,000 دینار بکڕە و شانسی بەشداریکردنت لە تیرروپشکی وەرگرتنەوەی نیوەی نرخ زیاتر بکە. فیستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی.
گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کاریکەی دیزاین و دیکۆرات. کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنتبۆرد، ئەسترۆپۆل، سەقفی مەغریبی، کاغەزی دیوار، تەختەی ئەرزی، سرێتیواڵ و چەندین دیکۆری تر. لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالیتی کارەکانتان جێبەجێ دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی بخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆنخۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داونلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 0770 224 75 74 یان 0750 194 36 37. فانسینێت. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە باش و نیسکون و ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەموویمان لایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەرەزان. کاکزانە پێش ناوبرەکە بەرەزت باست لە گرنگی نوێنەرایەتی ڕاستەقینە کرد بۆ بەغداد. بەس ڕۆڵی هاوڵاتیان چیە لە 12/5 کە تا 4 ساڵی تر دووبارە نابێتەوە لە دروستکردنی نوێنەرایەتێکی ڕاستەقینە بۆ خەڵکی کوردستان لە بەغداد؟ بێگومان ڕۆژی 12/5 هیچ کەس ڕۆڵی نییە جگە لە هاوڵاتی. ڕۆژی هاوڵاتیە ئەگەر لە 4 ساڵ لە ماوەی 4 ساڵدا دەسەڵاتداران بڕیار بەدەست بوونا ئەوە لە ڕۆژی 12/5 دەسەڵات بۆ خەڵک دەگەڕێتەوە و خەڵکە بڕیارەدا و خەڵک دەبێت دوایە سەرنجامی بڕیارەکەی خۆی تحمل بکە.
بۆیە هاوڵاتی یان دەنگدەر ڕۆڵی سەرەکی هەیە لە دیاریکردنی نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆی لە فۆرمی دەنگدان کە دێتە بەردەستی دەنگدار سەرەتا دەبێ دەنگ بدەیە لیستەکە پاشان دەگەرێ دەنگدەرەکە ئەمە مانای چییە؟ ئەمە مانای ئەوەیە تۆ پێشتر بە سیاست مانایەکی زۆر زۆر وازحیە دەڵێت تۆ یەکەم جا بە سیاسەتی کام حیزب ڕازی هەڵی بژێرە پاشانە ئەو حیزبە کاندەکە هەڵدەبژێری بۆیە من ئەو قسێ تەکید دەکەمەوە لەسەری هاوڵاتی بەڕێز و هۆشیار سیاسەتی ئەو حیزبانەی کە تۆ لێیان ڕازی نەبووی لە ڕابردوو سەحی لێ مەدە باچیتر ئەم بارودۆخە بەردەوام نەبێ بە سەحەکەی تۆ با تۆ نەبیە بەشێک لەم هەلومەتجە ناخۆش و ئاڵۆز و مەینەتێ بخۆت بە بیما کەسەبەت ئەیدیکم لەسەر ئێوە تەطبیق نەبێ چونکە تۆ بە پەنجەی خۆت و بە دەستی خۆت و بە قەڵەمی خۆت بارودۆخێک بەسەر خۆت و میلەتەکە دابێنی بە دووبارە تاقیکردنەوەی ئەو لیست و حیزب و لانانەی کە بەرپرسن لە مەینەتەکانی تۆ لە ڕابردوودا ئەمە بەڕاستی دەبێ هەرگلەی لە خۆ بکەی ئەو کاتی بۆیە من تەکید دەکەمەوە پێویستە دەنگدەری بەڕێز هاوڵاتی بەڕێز یەکەم جار سیاسەتی حیزبەکە هەڵبژێری سیاسەتی کام حیزبی بەدڵە پاشان بچێت کاندەکە هەڵبژێری ڕەنگە ئەو قسێ بوا دەکەم چونکە لە نێو لیستی کاندیدی هەموو حیزبەکاندا کەسانی لە کوپێکەنە کەسانی بەتوانە هەنە کەسانی باشەنە ڕەنگە هەندێک لە دەنگدەران بەوە هەر خەڵەتێبرێ لە لیستی فرانکەس کەسێکی زۆر باشە دەچن دەنگی دەدەمێ نازانێ ئەو کەسە تەنها بڕغیەکی باشە لە ناو مەچینەیەکی خراپ تۆ کە دەنگە دەی ئەو کەسە پێشتر سیاسەتی ئەو حیزبەت هەڵبژاردووە ئەو حیزبە کە چەند ساڵە تۆ زوخاوی کردو بە قورژی تۆ و هەزارانی وەکو تۆ چۆن زارێکی تر ئەو هەڵەیە دووبار دەکەیەوە بۆیە من جێم لە ناڕازایی و تووڕەی زۆر زۆر خەڵک هەیە بەڵام ئەو ناڕزایی و تووڕەیە قیمەتی چییە ئەگە نەگۆڕێ بۆ هەڵوێست ئەگەر نەگۆڕێ بۆ صح بۆ لایەنێکی تر بۆ جێتێکی تر کە پێشتر ئەتۆ تاقیت نەکردەوەتەوە ڕەنگە دەنگت بە هەڵەدا بێ لە ڕابردوودا کەواتە دەنگدەر لە ڕۆژی 12/5 یەک لاکەرەوەیە و ئێمە ڕۆژی 13/5 ئەگەر ئەنجامەکانی ڕاگەیاندن ڕاگەیاندران و ئەنجامەکان هەر چۆن بێت ئێمە وەکو لایەنە سیاسیەکان وەکو کاندیدەکان دەبێت ڕازی بین بە ئەنجامەکەی و ئەو خەڵکەش ئەو دەنگدەرانش کە دەنجیان چۆن داوا دەبێت ڕازی بین بە سەرنجامەکەی ئیتر سەرنجامەکەی ئێمە ئومێد دەکەین زۆر جیاوازبی لەگەر هەڵبژاری 2004دا زۆر جیاواز نەبوو ئەوزە دەبێت ئێمە گلەیەکە ئاڕاستی خەڵک بکەین بەڵێ زۆر باشە بەس لەم هەڵبژانە کە بەڕێز دەڵی دەبێت هاوڵاتیان بوونە سزای ئەو لایەنە دەبێت کە کەم تەرخەم بوونە بەس پێ دوایە دەبێت سزاکە تەنە بۆ لایەنە دەسەڵاتدارەکان بێ یاخود بۆ ئەو هێزانەش بێ کە پاشکۆی دەسەڵاتن و ڕۆژێک لە ڕۆژان ناتوانی وە ڕوبەڕووی دەسەڵات ببنەوە یعنی خەڵکی کوردستان ئەگەر پێویستی بە وردبوونەوەیەکی زۆر ناکە لە خیلالی 4 ساڵی ڕابردوو بۆی دەرکەوت کام هێز و لایەنە سیاسیەکان بەشدار بوون لە دروستکردنی ئەو مەینەتێکە ئەو ڕۆ ئێستا تێیدا دەژی و کامیان بەشدار نەبوون لەگەڵ نەڕۆیشتون و لە بڕیارەکان تێدا نەبوون ڕەنگە تاکە گلەیەک ئاڕاستی کۆمەڵی ئیسلامی کرابێەوە بێ کە تا 2%ەکان لەگەڵ حکوومەتی هەرێم مایەوە بەڵام خەڵکی هەرێمی کوردستان زۆر باش دەزانێت کە ئەو مانەوەیە مەبەستی خۆی بەدواوە بوو و بۆ خزمەتکردنی خەڵک بوو و فعلا ئەزمونێکی سەرکەوتوش پێشکەشکرا و ئێمەش پێویستمان بەوە هەیە و کۆمەڵی ئیسلامی تاقیکردنەوەی خۆمان پیشانی خەڵک بدەین بڵێن ئەگەر هاتوو ئێمە دەسەڵاتمان هەبوو بەم شێوەیە کار دەکەین چونکە خەڵکی هەرێمی کوردستان ڕەنگە کۆمەڵی ئیسلامی تەنها لە گوتارەکانی بناسێ ئێمە دەمانەوێت لە کردارەکانمان بمان ناسێ کردارەکان لە کوێ پیا دەکەین ئەگەر لە ناو دام و دەستگاکانی حکوومەت وجودمان نەبێت و لەوێوە بەرنامەکانی خۆمان پیادە نەکەین بۆیە خەڵکی هەرێمی کوردستان زۆر زۆر باش دەزانێ چێن ئەو هێزولانەی کە ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆ بەشدارن لە دروستکردنی ئەو مەینەتێکە ئێستا تێدایە و چێشن ئەو هێزولانە سیاسیانەی کە قوربانیاندا کە زەختی زۆریشان لێکرا کە بەردەوام پەلاماری بارەگەکانیان ئەدرا کە بەردەوام کادیرەکانیان ڕوبەڕووی گرتن و لێدان دەبوونەوە کە ئەندام و لایەنگر و کادیرەکانیان بێبەشن لە هەرچی امتیازات و مافی هاوڵاتی بوون لە وڵاتەدا
ناتوانن لە هێزەکانی ئاسایش وەرناگیرێن لە هێزەکانی پێشمەرگە وەرناگیرێن لە هیچ شوێنێک شوێنیان ناکرێتەوە لە دەستگا حساسەکانی دەوڵەت ئەمە خەڵک دەبێت ئەمە باش شتێک بداتەوە بەر لەوەی ڕۆژی 12/5 بچێتە پشت سندوقی دەنگدان. بەڵێ زۆر باش ئەگەر خەڵکی کوردستان بۆ نمونە متمانەی زیاتر بێەوە بکە بۆ پەرلەمانی عێراق ئێوە دەتوانن شەڕی چی بکەن لە بەغداد بۆ خەڵکی کوردستان؟ پرسیارێکی زۆر گرنگە تاوان ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا بە 3 پەرلەمانتار توانیمان پەرێزی زیاد لە 3 پەرلەمانتار پیشان بدەین لە کارەکانی ناو پەرلەمانی عێراق لە ئەرکە پەرلەمانیەکانمان وەکو ئەرکە یاساییەکەمان ئەرکی چاودێریمان بەرگریکردن لە مافەکانی خەڵک دەربڕینی بیرڕامان بەکارهێنانی هێزی فشارمان و دەبێت خەڵکیشتەمان ئەوە دەزانێت کە پەرلەمانتار دەسەڵاتێکی دیاریکراوی هەیە ڕەنگە بەشێکی زۆر لە کێشەکان کە ئێمە پێمان چارەسەر نەکراوە لە بەغدا بە هەموو پەرلەمانتارە کوردەکانیشەوە هۆکارەکەی ئەو بە کێشەکە لەوێ نەبووە کێشەکە لە هەولێر بووە کێشەکە لە هەرێمی کوردستان بووە بۆیە دەبی خەڵکی کوردستان زۆر هۆشیارانە و چاوکراوانە فەرق بکات لە بینی ئەم دوو بابەتە چاوەڕوانی ئەوە نەکە بڵێ گلەی ئەوە نەکە لە فراکسیۆنە کوردیەکان بە گشتی بۆچی نەیانتوانی بودجەی هەرێمی کوردستان وەربگرن لە بەغدا دەبێت سەبەبە ڕاستەقینەکە بزانێت کە لە کوێ گرفتەکە دروست بوو ئەو هەرێمی کوردستان بوو کە ئامادەی تێدا نەبوو پابەند بێ بە یاسای بودجە هەرێمی کوردستان بوو ڕێکەوتنەکانی پێشێل دەکات ڕاستە حکوومەتی عێراقیش کە مکڕی زۆرە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی هەماهەنگی لەگەر ئێمە بکاوکو فراکسیۆنە کوردستانیەکان بۆی بتوانین بێکەوەکو یەک تیم کار بکەین بۆیە ئەگەر ئێمە لە بەغدا هەرچەند خۆشمان مادی کردبایە لایەنێکە بوون ڕیسەکەیان دەکردەوە خوری لەلایەکی تر دەسەڵاتی ئێمە مایەپوز دەرەچۆ هیچمان پێ نەکرا بەڵام ئەم جارە ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی بڕیاری گۆڕانکارێکی ڕاستەقینە بدا و زۆرینەی کورسەکانی پەرلەمانی عێراق لە بەشی کورد بدرێتە ئەو لایەنانەی کە دەبنە بەدیل بۆ ئەم واقعە بدرێنە کۆمەڵی ئیسلامی و هەندێک لەو هێزانێکە بێکەوە کارمان کردووە بۆ ڕاستکردنەوەی ئەم بارودۆخە ئەوجا ئێمە دەزانین بە خەڵکی کوردستان دڵنیا دەکەینەوە زۆری نوێنەرایەتی لە بەغدا چەند گۆڕانکاری بەسەردادێ و چۆن مامەڵە لەگەڵ بەغدا دەکەین و چۆن کار دەکەین بۆ ئەوەی ئەو دۆسێک کەڵەکە بوانەی لە 2005 تا ئێستا لە سەرێک ماوە کاری بۆ نەکراوە لەبەر مەشغوڵبوون بە بەژۆندە تایبەتەکان ئێمە یەک دۆسیەکان کار لەسەر دەکەین و بەپێی قانون و بەپێی دەستور یەکلایەن دەکەینەوە. بەڵێ زۆر باشە بەس ئەوەی کە بۆ نمونە تایەوە ژمارەتان زیاد نەکا پێتان وانیە ناتوانن زیاتر کار بکەن بۆ نمونە پێشتر ئەم خولەی ئێستا 28 کورسی پارتیە 21 کورسی یەکێتی هەیە مەسەڵەن ئێوە 3 کورسیتانە تاوەکو ئەم کورسیانە زیاتر نەکرێن ناتوانن کاری باشتر بکەن؟ ئەم زۆر بەڕاشکاوی گوتم بە ئەندازەی پشتیوانی خەڵک بۆ ئێمە و دەنگدانی خەڵک بە ئێمە دەبێت چاوەڕوانیمان لێ بکەن. ئاخر معقول نییە خەڵکی کوردستان بچێت دەنگ بداتە هەندێک هێز جوڵانی سیاسی تر پاشان ڕووی داواکاری بخاتە لە کۆمەڵی ئیسلامی داوا بکە. وەرن دەنگ بدەن بە کۆمەڵی ئیسلامی بالەباتی ئەم 3 کورسی 30 کورسیمان هەبێت لە پەرلەمانی عێراق ئەوجا هەرچی گلەیمان لێ دەکەن ئێمە قبولمانە بزانن داخۆ ئێمە دەتوانین مافەکانی لەوەگرن یان نە داخۆ ئێمە دەتوانین مامەڵ لەگەر ئەو عەقڵی بکەین کە لە بەغدا هەیە یان نا داخۆ ئێمە دەتوانین هەیبەت و ڕێز بۆ هەرێمی کوردستان بژێرنەوە یان نا چونکە ئەگەر خەڵکی کوردستان ڕۆژی 12/5 بڕیار بدا چاکسازی بکار دەکا بڕیار بدا گۆڕانکاری بکار دەکا هیچ هێزێک نەڕێی لێ بگرێت چونکە ئێستا چاوی دنیا لەسەر هەرێمی کوردستانە خەڵکیش بادڵنیا بێت ڕێگای تەزویر زۆر کەم بۆتەوە ڕێگای سەختەکاری زۆر کەم بۆتەوە هیچ زەنگێکی دەرونی و فشار و هەڕەشەیەک بە حیسابی بۆ نەکەن چونکە ئەمانە جگە لە هاشوهوش هیچی ترنینە لە ڕاستیدا هیچ کەسێک ناتوانێت ئیرادەی تۆ داگیر بکە ئەگە خۆت ئیرادەی خۆت تەسلیم نەکەی. بەڵێ بەس کاکزانە لە 12/5 دەتوانێت مەسەرەن کۆتایی بە و قۆرەخکاریە بهێنێت کە مەسەرەن لە بواری ئابووری لەگەڵ بەغدا هەیە مەسەلە حیزبێک 2 حیزب بڕیار لە چارەنووسی نێو هەرێمی کوردستانە لەگەڵ بەغدا لە بڕیاری سیاسی هاوڵاتیان دەتوانن کۆتایی بەم قۆرەخکاریە بهێنن؟ ئێمە دەوێت بزانین ئەمە پرسیارەکی گرنگ بوو بۆی بزانین ئێمە باسی پەرلەمانی عێراق باسی پەرلەمانی کوردستان نییە
ڕەنگە بەشێک لە کێشەکان پەیوەندیان بە ناوخۆی هەرێمی کوردستان هەبێت من جۆم لە بانگەشەی هەندێک لە کاندیدەکان دەبێ باسی هەندێک شت دەکەن لیان تێک چۆ نازانەمە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نییە ئێمە ئەگەر زۆرینەی کورسەکانی پەرلەمانی عێراقیش بینین کێشە نێوخۆیەکانی هەرێمی کوردستانمان بەم هەڵبژاردنە پێچارەسەر ناکرێ بەڵام ئەم هەڵبژاردنەی ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەبێتە پێوەرێک بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە لە مانجی نۆ بڕیارە ئەنجام بدرێ ئەمە تەکانێکی زۆر بە قوت ئەداتە هێزە چاکە خوازەکان هێزە ئیسلاحیەکان کە ئەیانەی واردۆ خێریم کوردستان باش بکەن بەڵام یەک شتمان پێ دەکرێت کاتێککە زۆرینە بەدەستبێنین لە پەرلەمانی عێراق ئێمە مەلەفی کورد لە بەغدا لە تیمی ڕابردوو وەردەژیرێتەوە دەدێتە دەست تیمێکی تر کە بڕیاری داوە ئەو جارە خاوەن قەزیە بێ و خاوەنی ئەم دۆسیانە بێ کار بکاتن بۆ یەکلاکردنەوەی کێشەکان و پاراستنی مافەکانی هەرێمی کوردستان عێراق و وەرگرتنەوەی ئەو مافە دەستوریانێک کە هەنا بەڵێ کاتمان کەم ماوە بەڕێزت پێشتر باس لەوە کردبوو کە بە خەڵکی کوردستان وت لە ئێوە دەنگ لە ئێمە جەنگ ئێوە لە پەرلەمانی عێراق جەنگی چی دەکەن ئایا جەنگی دژی گەندەڵەکانی هەرێمیش دەکەن بۆ نم لە ئەو پارانەی کە براوەتە دەرەوە کە لەڕێی عێراقەوە دەتوانرێت کار بکرێ بۆ گێڕانەوەی کاک حەشیم تەمان ئەمە لە شەڕەت فەنگەوە هاتینە شەڕەت دەنگ سواز بخوا هەرێمی کوردستان و عێراق هێدی بەرەو پرۆسێکی دیموکراسی دەڕوات کاتێک کە خەڵک دەنگت پێدەدات واتە دەتنێریتە پێشەوەی سەنگەر تۆ لە جیاتی هەموو خەڵک لە پێشەوەی سەنگەرەکان دەجەنجی دژی قۆرخکاری دەجەنجی دژی ناداتپەروەری دەجەنجی دژی گەندەڵکاری دەجەنجی دژی خۆسەپاندنی هەندێک لایەن بەسەر ئێرادەی گشتی بەڵێت زەنگێکی ڕاستەقینەیە بەڵام زەنگێکی سیاسیە زەنگێکی قەواعیدی خۆی هەیە زەنگێکی پەرلەمانیە زەنگێکی قانونیە زەنگێکی دەستوریە ئەوەش پێویستی بە کەسانی شارەزا هەیە لە بوارەکانی قانون و دەستور و دادگا و پێویستی بە کەسانێکی خاوەن باگراوەندێکی سیاسی بن خەلفەتی باشیان هەبێ سوپاس بەخوای گەورە ئێمە ئەم ئەدەواتانەمان بەدەستە و ئەم توانایەمان تێدا هەیە بۆیە بەدڵنیایی خەڵکی پارێزگای هەولێر دەڵێم لە ئێوە دەنگ لە ئێمەش جەنگ بەڵێ ئێوە ئەگەر بەرپرسی کوردی شەبێت لە بەغداد گەندەڵی بکەیەوە پشگیری دەکەن دژی ئەوانی ژاخود دەجەنگن بە کورتی بە سوپاسەکەم گەندەڵی دەردێکە هیچ فەرق ناکە لەوە هیچ نەتەوەیەک و هیچ ئاینێک و هیچ مەزهەبێک و ئێمە شۆک و موسڵمان وا پەروەردەکراوین کە ئەگەر غەڵەتەکەی خۆشم بیدەڵێم دانی پێدا دەنێم و دیفاع لە غەڵەتی براکەی خۆشم ناکەم و ئێمە کاتێکە براکەی خۆم تووشی زوڵم بوو ئەگەر جێرام و لە زوڵمەکە ئەو یارمەتیم داوە ئەم سوڕەخاکە ظالمن ئەو مەظلومن دەستی دەگرم ناهێڵم چیتر زوڵم بکە بەڵێ ئێمە دژی گەندەڵکاران دەوەستینەوە ئەگەر گەندەڵکارکە کورد بێ یان سوننە بێ یان شیعە بێ بە بێ جیاوازی دژی ستەمکاری دەوەستینەوە کار دەکەین بۆ چەسپاندنی دادپەروەری لەسەر خۆمان و لەسەر دەوروبەرمان بەپێی قانون و یاسا بەڵێ ئەگەر شتێکت مابێ بۆ هاوڵاتیانی هەرێم و پارێزگای هەولێر بە تایبەت سوپاس دەکەم داوا لە خەڵکی پارێزگای هەولێر دەکەم بە شێوەیەکی گشتی کە هەولێر سەنتەری گۆڕانکاریەکانە لە هەرێمی کوردستان هەولێر دەمێکە بێدەنگە بێدەنجەکەشی نیشانەی تووڕەیە ئێمە کە ڕێگامان پێ نادرێت خۆپیشاندان بکەین بایکۆت بکەین بینە سەرشەقام ئازادیە سیاسەکان تا ئەندازێکی زۆر سنووردارکراون ئەمن و ئاسایش تەنها بۆ ئەو کەسانە هەیە کە دەسەڵاتیان بەدەستە هەولێر ڕۆژی 12 لە پێشە ئەمە ئەم درزەیە ئەم دەربازەیە کە هەولێر تێدا هەناسە دەدا هیوادارم خەڵکی هەولێر خەڵکی پارێزگای هەولێر هەناسەی ئازادی بدا لە جیاتی ئەو کەسانش کە بێبەشن لە ئازادی لەناو هەندێک لانی سیاسی باوەڕت بێتن ئێستا ئەو قسانە ئێمە دەکەین بەدڵی بەشێکی زۆری ئەو کەسانەشەکە نێو لایەنە سیاسەکانی دەسەڵاتیشدان هیوایان بە ئێمە هەیە ئێمە گۆڕانکاریشیان بۆ بکەین بەڵام ئەوانیش دەبێ هاوکاریمان کە لە 12 بەیەکەوە دەتوانین دادپەروەری بچەسپێنین. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز زانە ڕۆستایی سەرۆکی لیستی کۆمەڵ و کاندیدی ژمارەیەک لە پارێزگای هەولێر سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر